رحمتي خوال إمام شافعي بيت كأفرميت من نصح أخاه سرا فقد نصحه وزانه ومن نصحه علانية فقد فضحه وشانه. هر کەسێ برای خۆی نەسیحەت بکە بە کپی و بیداتە لاوە ئەوە نەسیحەتی کردووە و بە شێوەیەکی زۆر جوان. بەڵام ئەگەر کەسێ لە ناو خەڵکیدا پێت بڵێ فلانە کەس تۆ ئاوای ئەوە فەضحی کردووە و ناشرینی کردووە بۆی هەیە ئەو کەسە قسەت لێ وەرنەگرێت ئەوە فەضیحەتە و نەسیحەت نییە. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. أما بعد خۆشەویستانم ئەوە بوو لە وتاری ڕابردوودا باسی شتێکمان کرد کە لە قیامەتە فریات ئەکەوێت لە ساحەی مەحشەردا فریات ئەکەوێت ئەوش سەدەقەکردنە بەسەر فوقەرا و مەساکینەوە. بەڵام شتێکی تر هەیە بۆ ئەوەی لە قیامەتە فریامان بکەوێت بۆ ئەوەی لەو شوێنە سەغڵەتە و لەو شوێنە خەڵەباڵەغە و لەو شوێنە گەرمە کە خۆر نێزگا بێتەوە بۆ ئەوەی فریامان بکەوێ ئینشاء الله ئەوش برایەتیە. ئێمە لە ناو یەکە ئەبێ برابین بەڕاستی بۆیە حەزم کرد باسی حەقیقەتی برایەتیتان بۆ بکەم و باسی فەضلی برایەتیتان بۆ بکەم و باسی چەند حقوقێک هەیە لە بین برایەتیە ئەبێ ئێمەی مسلمان ئەنجامی بدەین. وەکو هاتووە لە صحیحی مسلمدا لە حەدیثی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمێت بينما رسول الله صلى الله عليه وسلم يصلي عند البيت وأبو جهل وأصحاب له جلوس وقد نحرت جزور بالأمس فقال أبو جهل أيكم يقوم إلى سلا جزور بعير إلى سلا جزور بني فلان فيضعه على كتفي محمد صلى الله عليه وسلم
قال فانبعث أشقى القوم وهو عقبة بن أبي معيط عليه ما يستحق من الله. قال فجاء به فوضعه على كتفي النبي صلى الله عليه وسلم وهو ساجد يصلي. يقول عبد الله بن مسعود وأنا قائم أنظر إليه لو كانت لي منعة طرحته عن رسول الله صلى الله عليه وسلم. وهذا هو الشاهد. پێشەوەی مسلمانان بێن بۆ مەدینە لە ناو شاری مەکەدا ئەو مسلمانانە دوو کەس نەیان ئەتوانی کە پێکەوە قسە بکەن. ڕێک ئەو بێباوەڕانە و ئەو مشریکانە عەرەبی قوڕەیش ئەیان گرد و هەتا بیان توانایە سەر و دەست و قاچیان ئەشکان. یەکێ پرسیارێکی بکردایە بیوتایە ئەری ئەو موحەممەدە لەکوێیە؟ ئێتر یا ئەیان کوشت یا لە دەست و پایان ئەخست. برایەتیەکە مشریکەکان نەیان ئەهێشتە و برایەتیە پەیا ببێ لە شاری مەکەدا. بۆیە ئەفەرمێت عەبدوڵای کوڕی مەسعود پێغەمبەر صلی الله عليه وسلم لە لای کەعبەدا نوێژی ئەکرد. ئەبوو جەهل لەگەڵ کۆمەڵە کەسێ لە کافرەکان وەستا بوون. ئەبوو جەهل وتی کێ ئەڕوا بڕوا ئێستاکە الجەزور هو البعير وسلا جەزور. سەلا ئەو شتەیەکەوە لە ناو زگ حەیوان بەچکەی تیا ئەچێت وا لێمان و ئاو و پیساکەی تایە. کێ ئەچێت دوێنە حوشترێکیان سەر بڕیە لە ماڵ فلانە کەس بچێ ئەو گەدە بێنێت بیکا بەسەر موحەممەدا صلی الله عليه وسلم. قوربەسەرێک هەڵسا دنیا و قیامەتی دۆڕان کە عوقبەی کوڕی موعیطە ئەلێ هەڵسا چوو هاوردی گەدەکەی هاورد لە بان شان پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتاڵی کرد. بەبان سەر و بەبان شان و مل و ڕیشی مبارەکی هاتە خوارەوە. بەڵام ئەو هەر لە سوژدەدایە. عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێت وأنا قائم من وەسابم سەیری مەکرد لو كانت لي منعة لطرحته عن رسول الله. ئەگەر کەسێکم هەبوایە هەندێک قەوەتم هەبوایە هەندێک خزم و کەس کارم هەبوایە ئەمتوانی لای بدەم. بەڵام لە ترس ئەوەیە کە نەڵێن عەبدوڵای کوڕی مەسعود ئیمانی پێێتی بۆ خۆم سەیری مەکرداوە. ئەمجا ئەفەرمێت فاتیمەی کچی هاد ڕەزای خوای لێ بێت ئەو پیسیانەی لە بامشانی لادا و سەلامی داوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی کرد بە دوعاکردن. ئەلەو کاتە ئەبوو جەهل ئەخەنینەوە بۆ خۆیان ئەم لاو ئەولایان نەکرد. ئەفەرمێت فەرمووی اللهم عليك بقريش اللهم عليك بقريش اللهم عليك بقريش. کاتێ دوعای بکردایە سێ جار دووبارەیە کردەوە اللهم عليك بأبي جهل اللهم عليك دعای بۆ لێیان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێت لە مەعرەکەی بەدردا یەکەیەکە بینیانم وا قاشیانیان ڕاکێشرا و ئەیان برد بۆ ناو ئەو چاڵەی کەوا پیانەوترێ قولەیبی بەدر خۆڵیان کردە بانیان. شاهد لەوەی عەبدوڵای کوڕی مەسعود ئەفەرمێت لە شاری مەکەدا کەس نەبوو بڵێ فڵانە کەس برامە کەس نەبوو بڵێ ئەری ئەو موحەممەدە کێیە. ئەمەنە ئەزیێتیانەدا. بەڵام کاتی هیجرەتیان کرد بۆ مەدینە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەدینەدا یەکەم شت دەستی پێی کرد مزگەوت بوو بۆ ئەوەی ئینسان ببەستێتەوە دڵی ئینسانەکان ببەستێتەوە بەخوای گەورە. دووهەم ئیش کە شتێکی زۆر مهم بوو لە شاری مەدینەدا هەڵسا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموویانی کرد بە برا. هەردووان و ئەیانی کرد بە برا. ئەگەر بژمردایە ئەبێ ئەو برایەی تری وەرەسەی ئەوێ ئەبرد لە دایک و باوشی نەبوو هەتاوەکو دوایی ئەوە نەسخەوە بوو کە خوای گەورە لە سوورەتی ئەحزابدا ئەفەرمێت وأولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله. ئەوە بوو ئیلا کەسێک لە نەسەبی خۆی بێت ئینجا وەرەسە ئەبات. کاتی هەموویانی کرد بە برا لە ئەوس و لە خەزرەج و لە مهاجرین و لە ئەنسار. ئەلەوانە عەبدوڕەحمانی کوڕی عەوف بوو بە برای سەعدی کوڕی ڕەبیعە
سعدی کوڕی ڕەبیعە یەقەی عەبدوڕەحمانی کوڕی عەوفی گردووتی وەرە من لەناو مەدینەدا کە ئەنساری ماڵێ زۆرم هەیە وەرە نیوەی ماڵەکەم ئەکەم بە دووکتەوە ئەیدەم پێت دوو خێزانشم هەیە دوو ژنم هەیە وەرە سەیریان بکە بزانم کامەیانت بەدڵە ئەوەیان تەلاقە دەم هەتاوەکو عیدەکەی نامێنێ و تۆ مارەی بکە. ئەوە برایەتی بوو بەڕاستی، ئەوە بوو کە خوای گەورە ئەفەرمێت ئینەمە المؤمنون ئیخوە، ئیمانداران ئەبێ برابن، نەک کەسێ لە حزبەکەی خۆت نەبێت تەپڵی بکوتی، کەسێ لە تەریقەتەکەی خۆت نەبێت ڕقت لێی بێت، نە برایەتی کە خوا ئەفەرمێت ئینەمە المؤمنون ئیخوە، نەیفەرمووە لە ناو تائیفەکاندا و لە ناو ئەحزابەکاندا هەر کەسێ و جەماعەتی خۆی خۆشگەرەک بێت. بەڵێ برایەتیان ئاوها بوو مهاجرین و ئەنسار، بۆیە خوای گەورە و میهرەبان لە سوورەتی حەشردا مەدحیانەکە ئەفەرمێت خوای گەورە والذین تبوأوا الدار والإيمان من قبلهم، ئەو کەسانەی کە لە شاری مەدینە بوون کە پڕ دڵیان ئیمان بوو کە جێگایان حازر کردو بوو بۆ براکانیان کاتێ تێن نەڕێوە هیجرەتەکەن لە مەکەوە بۆ مەدینە، يحبون من هاجر إليهم، زۆر پێیان خۆش بوو دائما چاویان بەڕێوە بوو کەی ئەو برایانەمان تێن، يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة، ئەنسار هیچ حەسوودی و حەقد و غەل و غەشێک لە دڵیان نەبوو بەرامبەر بە مهاجرین، چونکە مهاجرین فەزڵیان زیاترە ئەلەم ئایەتە، غەنیمەیان زیاتر درا پێیان، ئەوان لا يجدون في صدورهم حاجة، حەسوودیان پێیان نەبرد، ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة، وأجر پێویستیەکیان هەبوایە بە خۆیان، ئەگەر ئەو پێویستەیە خاص بوایە بە خۆیان تایبەت بوایە بە خۆیانەوە ئەیان داوە براکەی يؤثرون على أنفسهم، ئەوی هەڵە بژار دەبام خۆیەوە، ئەوەی من پێویستیم پێیەتی ها با بۆ تو بێت، ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون، هەر کەسێ نفسی خۆی لە شوح ڕزگار بکە یعنی دەرەجەیە بەرزترە لە ڕەزیلی خۆی ڕزگار بکە، ئەو کەسانە ئەوانە سەرفرازن و سەربەرزن. بەڵێ مهاجرین و ئەنسار برایەتیان ئاوها بوو، بۆیە براکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەضلی برایەتیە ئەفەرمێت من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله وأنكح لله فقد استكمل إيمانه. لصحيح ترغيب وترهيب دا بسي 1029 أفرميت هر كسي خوش گرك بيت لبر خاطر خوا خوشت گرك بيت، بزانه كسي إيمان دارا نيوجي جماعتك قرآن خوينا أمركاني خوا جيبجيك نهيكاني خوا قەدەغەی لێکا و ناچێتە دەوریا، ئینسانێکی ڕێکوپێکە ئەوە خۆشت گەرەک بێت لەبەر ئەوەی ئەو کەسە دینی خوا سەرەخا، تۆش لەبەر خاتر خوا خۆشت گەرەک بێت، نەک لەبەر دنیا، نەک لەبەر مەنسەب، نەک لەبەر ڕیاست، نەک لەبەر دنیا، لەبەر خاتری خوا خۆشت گەرەک بێت. و ئەگەر ڕقێکت لە کەسێکە با لەبەر خواتر خوا بێت ڕقەکەت، ئەبینی کەسێک عارەخۆرە، کەسێک زیناکارە، کەسێک نوێژ ناکە، لەبەر خاتر خوا ڕقت لێی بێ، لەبەرەوەی ئەو کەسە حدودی خوا ئەشتێنێت، تۆش لەبەر خاتری خوا ڕقت لێی بێت، نەک بڵێ داوای پارەم لێ کرد نەیدا ئێتر ناچمە ماڵەکەی، داوای کسم لێ کرد نەیدا پێم ئێتر ناچمە ماڵەکەی، ئەوە ئینسان نییە، ئەوە ڕقم لێیەتی، نە لەبەر خاتری خوا بێت، خۆشەویستیەکەت و ڕقبوونەکەت لەبەر خاتری خوا بێت، شتێک ئەدەی بە یەکێک لەبەر خاتری خوا بیدا، شتێک مەنعەکەی لە کەسێک لەبەر خاتر خوا مەنعی کەومەی دەرێ. و هەر کەسێ و ئەوە بزانن ئەو کەسانە و هەر گەنجێک کە زانی لەبەر خاتری خوا و
بۆی خوا ڕەحمی لێ بکا و بۆی داوێن خۆی بپارێزێت بە تاکید ئەو کەسە ئیمانی کاملە. ئەوە ئەمجا کە ئیمانمان کاملە ئەگەر کەسێکمان خۆشگەرەک بوو لەبەر خاتر خوا خۆشمان گەرەک بێت، نە کەسێ نوێژ ناکە و بێباوەڕە بەرامبەر بە دین، بێباوەڕە بەرامبەر بە قورئان بڵێن برامانە، نەخێر حاشا وەلیلا برامان نییە. من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان. أو كات إيمانت كامل بيت. بويا خوشويستي برايتي لنيوان يكتريدا ومان ليكا برو بهشت مان بريت ومان ليكا خوا خوش ماني جرك بيت. تخوا أجر كسيك ده صلاة دارك صاحب منصبك رئيس عشرتك كسيكي وجهاء بيت بلي فلانة كس من توم خوش جركا ڕەنگە لە خۆشییان نەزانی چی بکەیت. ئەی ئەگەر مالک الملک خۆشتی گەرەک بێت، ئەگەر خوای گەورە و میهرەبانەوە لە حەوت تەبەقەی ئاسمانەوە بانگی جیبریل بکا بڵێت ئەی جیبریل من فڵان کەسم خۆش گەرەکە تۆش خۆش گەرەک دێ. جیبریل ئەفەرمێ خوایە خۆشم گەرەکە بانگەکە لە هەموو ئاسمان ئەی ئەهلی ئاسمانەکان خوای گەورە فڵان کەسی خۆش گەرەکە و منش خۆشم گەرەکە و ئێوەش خۆشتان گەرەک بێت. ئەو کاتە يوضع له القبول في الأرض لسر أرض أو كسهم كسخوشي جركا بلا براكانم وكل حديثك ده هذا ولا صحيح مسلم ده ولا ترغيب وترهيب ده هاتوا بجمار 3018 أفرميت بيغمبر صلى الله عليه وسلم لم فرمودية ده أن رجلا زار أخا له في قرية أخرى پیاوێک هەبوو ڕۆی سەردانی برایەکی بکە لە دێیەکی تری لە شوێنێکی تری. کاتێ ئەڕۆیش بە ڕێگادا خوای گەورە و میهرەبان ئەرسەڵ الله ئیلەیه المەلەک، خوای گەورە و میهرەبان مەلائیکەیەکی بۆ داگرت على مەدرەجەتیه ئەی على طەریقه لەسەر ڕێگاکەی مەلائیکەیەکی بۆی دانا هەتاوەکو گەیشتە لای. پێیوت بۆ چۆ ئەڕۆی؟ وتی ئەڕۆم بۆ ئەو دێیە برايك ميليا أسم سريكي لأدم. فرموي هل لك من نعمة تربها آية شتيكي هيا تو بروي مكافأة بكي بروي بوي پرورده بكي بروي إعاني بكي بروي يارمتي بدي شتيكي بوت كردوه توش بروي لجاتي أو شتيكي بو بكي إشوكاريكي دنيايت بيتي. فرموي نخير نولا أوانن تينيا بەڵام لەبەر ئەوە ئەچم من ئەو عەبدەم خۆش گەرەکە ئەو برایم خۆش گەرەکە لەبەر خاتری خوا. مەلائیکە پێیە فەرمێت دە من ڕەسوولی خوام لە لای خواوە هاتوومە ئەوە خوای گەورە و میهرەبان تۆی خۆش گەرەکە وەکو چۆن تۆ ئەو عەبدەت خۆش گەرەکە. ئەگەر گەرەکتە خوا خۆشتی گەرەک بێت، ئەگەر کەسێکت خۆش گەرەکە لەبەر خاتری خوا خۆشت بوێ برابین بەڕاستی نەک بەس بەدەم. بەڵێ براکانم خوشويستي وبرايتي پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت وجبت أفرميت خواهي جورا أفرميت حديثك قدسي دا أفرميت وجبت محبتي للمتحابين فيا وللمتجالسين فيا وللمتزاورين فيا وللمتباذلين فيا. خدا أفرميت حقا واجب للاي من خۆشەویستی ئەو کەسە لە لای من واجبە کە کەسێکی خۆشگەرەکە لەبەر خاتری من، سەردانی کەسێک ئەکا لەبەر خاتری من، دائەنشن پێکەوە لەبەر خاتری من، ماڵ ئەبەخشن بە یەکتری لەبەر خاتری من، ئەوە ئەو کەسە خۆشەویستی ئەو کەسە لە لای من حەقە و واجبە. خوا ئەفەرمێت ئاوها خوای گەورە و میهرەبان خۆشمانی گەرەک ئەبێت ئەگەر بێت و ئێمە یەکتریمان لەبەر خاتری خوای گەورە خۆش بوێت. و یەکێتر لەوانە لە ڕۆژی قیامەتا و لە ساحەی مەحشەردا لەو سەغڵەتیەدا لەو کاتەدا کە هیچ سێبەرێک نییە ئیلا سێبەری عەرشی خوای گەورە نەبێت. وەکو ئەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم فەرمودەیەدا سبعة يظلهم الله في ظل عرشه يوم لا ظل إلا ظله. حوت کۆمەڵە کەس هەن لە ڕۆژی قیامەتە هەن لە ژێر سێبەری عەرشی خوادا لە ڕۆژی قیامەتە هیچ سێبەرێک نییە ئیلا ئەو سێبەرە نەبێت. یەکێ لەوانە ئیمام عادل، یەکێ لەوانە شاب نەشأ في عبادة الله،
يكي لوانا رجل قلبه معلق بالمساجد ورجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه ودوكس لتيناوي خوا يكتريان خوش بيه ولتيناوي خوا جابنوا ورجل دعته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه وتياويكش بجاو بتنها دابنشت فكري خوا بكاته وفكري قيامتنا وقبر بكاته چاوەکانی ئاوی پێ بێتە خوارەوە و بگرێت ئەوانە لە ژێر سێبەری عەرشی خواتان لە ڕۆژی قیامەتە داواکەم لە خوای گەورە و میهرەبان کە لە ژێر سێبەری عەرشی خۆیدا کۆیمان بکاتەوە یا رب العالمین. خوای گەورە و میهرەبان بەڕەحم و بەزەی خۆت ڕەحممان پێ بکەی یا ربی خودایە لە گوناهەکانمان خۆش بیت. آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. الحمد لله رب العالمين له الحمد الحسن والثناء الجميل يقول الحق وهو يهدي السبيل وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد أو كساني كيكريان خوشوي لبرخاتري خواي قورا أو بزانا تنحق حقوقك هيا لبينا أبي إيمي مسلمان بيشيلي نكين أبي إيمي مسلمان تجاوزي نكين بجوريتوانا يكي لو حقوقانا الإعانة قدر الاستطاعة يارمتي برايكي خود بدي بجوريتوانا هتا وكو بتواني يارمتي بدي بلي لوانا إنساني واهي الرنقا بين شش حجي كرد بيت إنساني واهي الرنقا بين شش جار شو بيت بو عمره بەڵام برایەکی خۆی ئەبینێت کەسێکی خۆی ئەبینێت محتاجە ئەوە بزانە ئەو چاکەکردنت بەرامبەر بەو برایەت چاکترە لە حەج و عومرەکەت بتوانی بە گۆرەی توانا یارمەتی یەکتری بدەین. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة ومن ستر مسلما في الدنيا ستره الله في الدنيا والآخرة والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. هر كسك لسغلتي الرزقار بكات خواي قول الرزقاري أكال الدنيا ولا قيامت هر كسك آسان كاريب كابو كسك لكاتي سغلتي اشتكي بو آسان بكات خواي قول الرقاي بو آسانك للدنيا ولا قيامت وهر كسي مسلمانك ستر بكا خداي قول الستري أكا للدنيا ولا قيامت وخواي قول مهربان ليارمتي أو كسدايا ما دام أو كسيارمتي براي خوي أدا والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. أو كسيكوا منصبك هي أو كسيكوا إيساكا مسؤولا أو كسيكوا لشونيك دا دستي أروا هول بدا بجوريتو أنا شاكبك لقل الخلقية لقل براي خوتا هول دا شاكبك بشكم خواي قورو مهربان شاكد لقل أبكا وأو براي أنا شوات تكليفك لو كسانا هول بدن بشيويكي جوان بسنا لاي بلين فلانة إيشمان هيا أقر بو من جيبجي أكي أو حمدي خوا أكينو سپاسی تۆش ئەکەین و ئەگەر پێت ناکرێت حەمدی خوا ئەکەین و عوزرت بۆ دائەنین نەک بچی بۆ لای ئیشێک و بۆت نەکاو تۆ ئەلەیرەوە قسەی پێ بکەیت و بە نەوعێک بە گۆرەی توانە ئەبێ یارمەتی یەکتری بدەین. یەکێک لە حەق و حقوقی برایەتیمان یەکێتر لەو حەقانە مناسەحەیە ئەبێ ئێمە یەکتری نەسیحەت بکەین. براکانم ئەبینی برایەکت
خۆ نە پێغەمبەرە و نە مەلائیکەیە، كل بنو آدم خطاء، هەموو کەسێک غەڵەتەکە، هەموو کەسێک نقصانی ئەبێت. پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم المؤمن مرآة المؤمن، ئیماندار ئاوێنەی ئیماندارە. کاتی ئەگەر عەیبێک هەبێ لە دەم و چاوت سەیری ئەو ئاوێنەیە ئەکەی، ئاوێنەکە بە بێدەنگ بە کپیەوە لە لای کەس ناڵێت، پێت ئەڵێت ئەو عەیبەی تایە دەم چاوت، ئەو عەیبەی تایە، بەڵام ئەوە جوانە، ئەمە جوانە، ئەوە جوانە، ئەو تش جوانە. ئەبێ ئیماندار وەکو ئاوێنەوا بێت. برایەکی خۆی نوقسانیەکی هەیە و بیداتە لاوە، دڵی پێی بستێت، نەسیحەتەکەی لەبەر خاتر خوا بێت، بۆ ئەوەی نەبێت خۆی فەزڵ بکاتە بانیا. ئەلەو کاتە پێی بڵێ براکانم تۆ ئەم ئیشە جوانەتەیە، ئەو ئیشە جوانەتەیە، بەڵام ئەم ئیشە دوا بزانم مخالەفەی شەرعە، بتوانی بە گۆرەی توانە هەوڵ بدەی لای بدەی. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیمامی شافعی بێت کە ئەفەرمێت من نصح أخاه سرا فقد نصحه وزانه ومن نصحه علانية فقد فضحه وشانه. هەر کەسێ برای خۆی نەسیحەت بکە بە کپی و بیداتە لاوە، ئەوە نەسیحەتی کردووە و بە شێوەیەکی زۆر جوان. بەڵام ئەگەر کەسێ لە ناو خەڵکیدا پێت بڵێ فلانە کەس تۆ ئاوای، ئەوە فەضحی کردووە و ناشرینی کردووە، بۆی هەیە ئەو کەسە قسەت لێ وەرنەگرێت، ئەوە فەضیحەتە و نەسیحەت نییە. بۆیە براکانم دائیمەن هەوڵ بدەین مناسەحەی یەکتری بکەین. ئێمە تەواوکەری یەکترین. ئەگەر بێت و غەڵەتێک هەبێ لە کەسێکماندا، وەکو ئیمامی عومەرەی فەرموو ڕەحمەتی خوای لێ بێت لا خير فيكم إن لم تقولوا ولا خير فينا إن لم نقبله. یەکێتر لەو حەقانە التەناسڕ، ئەبێ یەکتری سەر بخەین، ئێمە ئەبێ هەوڵ بدەین یارمەتی یەکتری بدەین لە ئەمر بە چاکە و لە نەهی خراپەدا. پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێت انصر أخاك ظالما أو مظلوما، براکەی خۆت سەر بخە، یارمەتی بدە و ڕزگاری بکە ئەگەر زاڵم بێت یا مەزلومش بێت. فەرمویان ئەی پێغەمبەری خوا، ئەوە زانیمان ئەگەر مەزلوم بێت لەژێر دەستی دەریەکەین و نایەن زوڵمی لێ بکەین، بەڵام ئەگەر زاڵم بێت چۆن یارمەتی بدەین؟ فەرمووی تەمنعه عن الظلم، منعی بکە لە زوڵمکردن، ذلك نصره، ئەوە سەرکەوتنی ئەوە. کەسێک ئەزانی خەریکی ئیشی ناشەرعیە، خەریکی زوڵمە، بچۆ بۆ لای هەوڵ بدە و نەسیحەتی بدە، سەری بخە، زاڵمە مێلە، منعی بکە لەو زوڵمە، ئەوە یارمەتی و تەناسوری یەکتریە. وأفرمت من نصر أخاه بالغيب نصره الله في الدنيا والآخرة. هر کسی برایەکی خۆی لە مەجلیسێکدا لەناو ئەو مەجلیسەدا کەسێک قسە بکا بە برایەکت بە ناحەق، تۆ براکەت لەوێ سەر بخە و پێی بڵێ لە خوا بترسە، بۆچی باسی ئەکەی، بۆ غەیبەتی ئەکەی؟ خوای گەورە و میهرەبان سەرت ئەخا لە دنیا و لە قیامەت. بەڵێ براکانم التەناسڕ، یەکتری سەر بخەین لەسەر چاکە، یارمەتی یەکتری بدەین کە خراپە نەکەین، نەک کەسێ خراپەی کرد و تۆ بڕی فەزحی بکەیت و باسی بکەی لە لای خەڵکی. یەکێتر لەوانە العەفو والستر، ئایا کەسێک العەفو والستر ئەوەیە کە لە برای خۆت خۆش بیت، ئەوەیە برایەکی خۆت ستر بکەی، ئەگەر تاوانێکی کرد ستری بکە، ئەگەر غەڵەتێکی کرد ستری بکە، فەضحی مەکە لە ناو خەڵکیدا، باسی مەکە لە ناو خەڵکیدا. بۆیە ئەگەر کەسێک غەڵەتێ بکە، ئەبێ ئێمەی مسلمان هەوڵ دەین هەتا ئەتوانین ستری بکەین. پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێت ئەلەو حەدیثەدا کە باسی غەیبەتەکە ئەفەرمێت ولا تتبعوا عوراتهم فإنه من اتبع عوراتهم تتبع الله عورته ومن تتبع الله عورته يفضحه ولو في جوف بيته. هەر کەسێ مسلمانێک نقصانیەکی هەیە، غەڵەتێکی هەیە، دوای مەکەوە فەزحی بکەی، دوای مەکەوە بزان لەکوێ شتاکە و فەزحی بکەی، چونکە خوای گەورە و میهرەبان فەضحتەکە ئەگەر لە ناو ماڵی خۆتا بیت، لە تۆی جێگاشا بیت، خدا فەضحتەکە. من ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة. بۆیە ئێمە هەمومان ممکنە غەڵەت ئەکەین، هەمومان تاوان ئەکەین، ئەبێ ئاگادار بین یەکتری ستر بکەین. بۆیە فوضەیل ڕەحمەتی خوای لێ بێت ئەی فەرموو
من طلب أخا بلا عيب بقي بلا أخ. هەر کەسێ برایەکی گەرەک بێت بەبێ عیب ئەوە بۆ خۆی بەتەنها ئەمێنێتەوە و کەس نابێتە برای. واتە هەمومان عیبدارین، هەمومان عیبە ئەکەین و تاوان ئەکەین. کەسێ برایەکی گەرەک بێت بەبێ ئەوەی عیبی تا بێت بەبێ برا ئەمێنێتەوە. هەمومان تاوانمان هەیە بە گۆرەی کردەوەکانمان و بە گۆرەی حاڵی خۆمان غەڵەتمان هەیە. خوای گەورە میهرەبان لێمان خۆش بێت. و آخر حقوق ئەوەیە ئێمەی مسلمان کە ئەو کەسە برامانە ئەبێت دوعای خێری بۆ بکەین لە دنیا و لە قیامەت. بۆیە سەلەفی صالح وتویانە دوعاکردن بۆ مردوو وەکو هەدیە وایە بیبەی بۆ ئینسانێکی زیندوو. چونکە تۆ دوعای خێر بکەی بۆ مردوو، بۆ ئەو مردووە ئەیبەن و پێت ئەڵێن فڵانی کوڕی فڵان دوعای خێرت بۆکە. چۆن هەدیەک بۆ کەسێک بەری دڵی پێی خۆشە بێت ئەوش ئاوا دڵخۆشە بێت. هەوڵ بدەین دوعای خێر بکەین بۆ برای خۆمان لە ژیانیدا و لە دوای ژیانشی واتە لە کاتی مردنیا. بۆیە خوای گەورە و میهرەبان هەر لە سوورەتی حەشردا ئەفەرمێت والذین جاءوا من بعدهم، ئەو کەسانەی کە هاتن لە دوای مهاجرین و ئەنصار واتە تابعی. والذین جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. تابعي وتابعي تابعي دعای خێرەکەن بۆ خۆیان خوایە لێمان خۆش بیت، خوایە لەو برایانەمان خۆش بیت کە بە ئیمانەوە ڕۆیشتون. عایشە فەرمێت خوا ئەمری پێتان کرد دوعای خێر بکەن بۆ سەحابە، هەرسان لە جاتی دوعای خێر جوێنیان پێ ئەدەن، تەعنیان لێ ئەدەن. بەڵێ ئەڵێن یا ڕەبی خوایە هیچ نەیەری لە دڵمانە بەرامبەر بە براکانمان، خوایە لێیان خۆش بیت. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت من دعا لأخيه بظهر الغيب قال الملك الموكل به آمين ولك بمثل. ئەم حەدیثەش ئیمامی مسلم ڕیوایەتێکە هەر کەسێ دوعای خێر بۆ برایەکی خۆی بکات مەلائیکەیەکەیە تایبەتە لە دیار سەرت چۆن دوعای خێر بۆ براکەتەکەی ئەو مەلائیکە بە تۆ ئەڵێ ئامین خوایە دوعاکەی قبولکەی وەلەکە بمثل. چۆن دوعاکەی بۆ ئەو برایەت خوایە ئەو دوعایەش بەرئەم بکەوێ. ئەمجا مەلائیکە دوعای خێر بۆ تۆ ئەکا. هەرچەندە دوعای خێر بکەین بۆ مردوو بۆ برایەکمان کە ئاگای لێمان نەبێت ئەوە چاک بزانن فریشتەیەک لە فریشتەکانی خوا لە دیارمان وەستاوە بە دوعاکەمان ئەڵێ ئامین خوایە ئەو دوعایە بدەی بەمش، یعنی خوایە لەمش خۆش بی، خوایە ڕەحم لەمش بکەی. بۆیە دوعای خێر زۆر زەرورە. دوعای خێر بکەین بۆ یەکتری بۆ ئەوەی خوای گەورە ڕەحمان پێ بکات. بەڵام چەند ئەسبابێک هەیە مسلمانان، چەند تەقویەک هەیە، چەند شتێک هەیە ئەگەر ئێمە ئەنجامی بدەین برایەتیمان زیاترەکە، برایەتیمان زیاتر بەقەوەتەکە. یەکێ لەوانە ئەگەر کەسێکت خۆش گەرەک بوو لەبەر خاتری خوا بڕۆ پێی بڵێ فڵانە کەس من تۆم خۆش گەرەکە لەبەر خاتری خوا، وەکو لە چەند فەرمودەیەکە هاتووە. ئەمە یەکەم. دووەم ئەگەر کەسێکت خۆش گەرەکە زۆر سەلامی لێ بکە، ئوفشوا السەلامە بەینەکم، سەلام بکەم لە یەکتری. سێهەم کەسێکت خۆش گەرەکە بە گۆرەی توانای خۆت هەدیەی بدەرێ، تەهاد و تەحابوو. ئەگەر کەسێکت خۆش گەرەکە لەبەر خاتری خوا هەوڵ بدە بە گۆرەی توانای خۆت سەردانی بکە. وەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم زور غبا تزدد حبا. بە گۆرەی توانای خۆت نە زۆر لە بانیەکە مەچۆ و زۆر خۆتش تاخیر مەکە بە ساڵ نەچی. غبا بین بچۆ سەری لێ بدە و خۆشەویستیتان زیادەکە. داواکەم لە خوای گەورە و میهرەبان بە ناوە جوانەکانی و بە صفاتە بەرزەکانی خوایە لەبەر خاتری قورئانی پیرۆز یا ڕەبی خودایە برایەتێکەمان زیاتر بکەی. یا ڕەبی خودایە برایەتی لە ناو دڵمانە زیاتر ثابت بکەی. یا ڕەبی خودایە لێمان خۆش بی، خوایە لەو برایانەمان خۆش بی کە بە ئیمانەوە ڕۆیشتون، خوایە لەو خوشکانەمان خۆش بی کە بە ئیمانەوە ڕۆیشتون. یا ڕەبی خودایە شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خودایە باریان سوک بکەی. یا ڕەبی خودایە شفای ڕەحمەتی خۆتیان بۆ بنێری یا ئەرحەم الراحمین.
يا ربي خدايا مانجي رمضان مان لي قبول بكي خوايا عبادة كان مان لي قبول بكي يا ربي خدايا بمان كي تبر شفاعتي في غنبر صلى الله عليه وسلم قرآن ببيت الشفيع مان لقيامت روجو كان مان ببيت الشفيع بمان لقيامت بإذن خوت يا أرحم الراحمين إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون ولذكر الله أكبر